ئەزیزانی ئێمە لە هەرکوێکن بینەری پرۆگرامی ئەمڕۆن جوانترین سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازیین خۆشحاڵین بە یارمەتی هاوکارانم ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی ئەمڕۆی گەلی کوردستان دەبین و میوانی ماڵەکانتان بۆ هیوای پرۆگرامەکەمان پڕ زانیاری بێت بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست خۆشەویستان بۆ ئەم ئێوارە میوانداری بەڕێز ئارامستێقمان کردەوە کە بەڕێزیان بەرپرسی ناوەندی ڕۆشنبیری ڕەهەندن ئەمانوێت کە گفتوگۆ لەسەر ناوەندەکە بکەین و وەزایدەن ئەو بەرهەمانەی کە لێسادا ئامادەم بۆ بڵاوکردنەوە چین وەزایدەن کۆمەڵێک پرسیاری دیکە کە لە ناوەندی پرۆگرامەکەدا باسی لەوە دەکەین کاگارم زۆر بەخێر بێت زۆر سپاس بۆ ئێوە سڵاو لە هەموو لایەک سپاس بۆ ئامادەبوونی بە ڕێزیشتان هەرچەندەکە ئێمە پێشتریش پرۆگراممان کردو کاگارم پێکە و باسمان لە ناوەندەکە کردووە بەڵام پێم خۆشە لە ئێسادا بە کورتی باسێکی دووبارە ناوەندی ڕەهەندمان بوو بکەیتەوە و کەی دامەزراوە بەڵێ ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند وەکو ناوەندێکی ڕۆشنبیری لە شاری سلێمانی دامەزراوە لە 2011 و لەسەر دوو بنەمای سەرەکی دامەزراوە یەکەم بڵاوکردنەوەی ڕۆشنبیری نووسی دووهەم هەوڵدان بۆ بەکەلتورکردنی خوێندنەوە بەڵام ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند لە پاڵ ئەم دوو ئەرکە گرنگە ئەرکی چاپ و بڵاوکردنەوەشی گرتوۆتەوە سۆ کە تا ئێستا نزیکەی 80 کتێبی چاپ و بڵاو کردوتەوە لە بواری فکر و فەلسەفە و ئەدەبیاتە توانیوەتی ئەو ناوەند کە ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند باست لەوەکە کە مەبەستان بڵاوکردنەوەی ڕۆشنبیریەوە بە کلتورکردنی خوێندنەوەیە توانیتانە ئامانجەکەتان بپێکن ڕاستەکەی ئەوە بێ خەڵکانی تر تاقیمی یعنی هەڵسەنگاندن بۆ یشەکانی ئێمە بکەن بەڵام ئێمە وەکو خۆمان هەوڵمان داوە و لەسەر بە کلتورکردنی خوێندنەوە دوو کتێبمان بڵاو کرد و لەسەر ڕۆشنبیری نووسین هەم لە بواری چیرۆک و ڕۆمانە هەم لە بواری تریشا هەم بە وەرکشۆپ کارمان کردووە هەم بە کتێبمان بڵاو کردوتە لەو بوارەوە لە هەوڵەکانشمان بەردەوامین چکە بەهۆی دۆخی کۆرۆناەوە ئەم ساڵ تۆزێک چالەشەکانمان لاوااستر بوو مانگێک کەرەنتینە بوو بەڵام هەر هەوڵمان داوە لە چالاشی بەردەوام بین و ئیش و کارەکانمان زیاتر بەرینە پێش زۆر باشە کاگارام زیاترین ئەو کتێبانەی کە لە ناوەندەکەتانە بڵاوەکرێنەوە چی جۆرێکن ڕاستەکەی ئێمە دوو جۆر کتێب بڵاوکەین فکر و فەلسەفە لەگەڵ ئەدەبیات و ئەدەبیاتش بە تایبەتی ئیش لەسەر ڕۆمانەکەین و بە تایبەتی ڕۆمانی عەرەبی ینی ئێمەمانەوە لەو بوارە تایبەتمەندی وەرگرین کە هەستەکەین کولتور و ڕۆحی تێکستە عەرەبیەکان زیاتر لە کۆمەڵگای ئێمەوە نزیکە کە ئەمە ئەتوانن زیاتر کۆمەشی تاشی کوردی بکەن هەم بۆ تێگەیشتن لە وڵاتەی تیاژین ناوی عێراقا هەم بۆ تێگەیشتن لە دەوروبەرمان و مێژووی ناوچەکەمان کەمانە هەمووی خاڵی گرنگن بۆی تاک لێرە وشیارتر بێ لەوەی کە لەم دەوروبەرای چییە گوزەرێ کە ڕۆمان وات لەیەکا دنیابینیت فراوان کە ئاسوویتر لە بەردەماکاتەوە و ژیانی ترت پێ ناسێنێ کێمە ئیش لەسەرمەکن وە زائیدەن فکری ئەوروپی فکر و فەلسەفەش بێگومان چ ئەوانەی کە بە زمانی ئەوروپی نووسراون چ ئەو نووسەرانەی خۆمان کە بە کوردی ئەنووسن کتێبی فکری ئەنووسن وەکو کتێبەکانی دکتۆر محەممەد کەمال کە لای ئێمە چەند کتێبێکی بڵاو بۆتەوە و کتێبەکانی دکتۆر حەمید عەزیز کە تا ئێستا دوو کتێبیان بڵاو بۆتەوە کتێبەکانی نەوزاد جەمال و چەند نووسەرێکی تر کە کتێبی فکری ئەنووسن خوێندنەوە بۆ دۆخی کۆمەڵگای کوردیەکەن لە ڕووی فکریەوە ئێمە ئەوانشمان چاپ کردو زۆر باشە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین کاگارم بۆ هیواین کە بەردەوام بن لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری بەتایبەت لە شاری سلێمانی کە بۆ خۆی بە شاری ڕۆشنبیری ناسراوە کاگارم باسی ئەوەت کرد کە بەداخەوە ڤایرۆسی کۆرۆنا ئەم فترەیە ژیانی وەستان و ماوەیەکی زۆر کەرەنتینە بووین ئەمە بزانم ڤایرۆسی کۆرۆنا چی کاریگەریەکی لەسەر ناوەندەکەتان دروست کردووە بێگومان کاریگەری زۆر هەبوو لەسەر ناوەندەکەمان بە تایبەت ئێمە کۆمەڵێک بەرنامەی زۆرمان هەبوو بۆی کە لە پێشنگای نێودەوڵەتی هەولێر کتێبی نێودەوڵەتی هەولێرا پێشکەشیکەین و کتێبگەلێکی زۆرماندانە و کە لەوێ عەرزیان بکەین بەداخەوە بەهۆی ئەم پەتایەوە هەمووی وەستاوی ئیشانە بەڵام ئێستا پرۆژەکان وردە دوای کەرەنتینە دەستمان پێکردەوە پێ بە پێ دیسانە ڕۆین خۆمان حەزرەکەین و بۆ وەرزێکی تری پێشنگای نێودەوڵەتی کتێبی سلێمانی و زائیدەن لەگەڵ ئەوەشا ئێمە هەوڵماندا کاری تر بکەین کە تایبەت بێ بە وشیارکردنەوەی خەڵک لە ڤایرۆسی کۆرۆنا بە نمونە ئەم بڕوشەرەی کە لە بەردەستی منایە ژیان لەگەڵ نیگەرانی و دڵەڕاوکێ لە نێو نادڵنیایی جیهانیدا کە تایبەتە بە ڤایرۆسی کۆرۆنا ئەمەوێت باسێکی ئەم بڕوشەرەمان بۆ بکەیت و وە گرنگی بڵاوکردنەوەی ئەم بڕوشەرە لەو کاتەدا لە چیا بوو ئەو بڕوشەرە یەکێکە لەو کارانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کردوێتی و بە زمانی ئینگلیزی بڵاوی کردوێتەوە و بە هەمان دیزاین بڵاو کراوەتەوە و ئێمە بە هەمان دیزاینی ڕێکخراوی تەندروستی جیهانی دوو هاوڕێی خۆشەویست دوو گەنج
کردیان بە کوردی و هاوڕێیەکی تر سپۆنسەری چاپکردنەکەی کردناڵم بەهۆی دۆخی کۆرۆناوە ئێمە بەڕاستی توانای چاپکردنەوەمان نەبوو بەتایبەتەوە کە هەمووی ملەوەنە و ینی تێچۆکەی زۆر بوو بەڵام خۆشبەختانە ئێمە بەشێک لە سپۆنسەرەکەیمان گرتە چاپ هەوڵماندا بە شێوێکی باش بڵاوی بکەینەوە و بە خۆشبەختانە لێ بڵاو کردەوە لەمە تیراژەکەی تقریبا نزیک 500 دانەمان لێ بڵاو کردوەوە کە ئەتوانین بڵێن زیاتریشی لێ بڵاوکەین و بەڵام بەڕاستی سپۆنسەری گەورەتر نەبوو کە پاڵبژ بەڵام ئێمە ئەو ژمارەیە گەیاندومانەتە زۆربەی شارۆچەکان و گەیاندومانتە شاری هەولێر کە بۆی بتوانین لەوێ خەڵک بیبینێ و بە تایبەت بدرێ بەو کەسانەی کە بە تایبەت یا لە ناو کەرنتینەکان بوون لەو شوێنانە کە کەرنتین کراون کە پاڵپشتێکی دەرونیە بۆ ئەوانەی لەو دۆخە دەرونیە هاوکاریان بێ یان ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسەکە بوون و زۆر بە قورسی وەریان گرتووە کە ئەوە دیسان هەندێکەکە شەرمیانە کرد کارام لەسەر ڤایرۆسەکە کە ئێمە زۆر باسمان لەوە کرد ینی ئەمە ئەبێ بە پاڵپشتێکی دەرونی زۆر گەورە کە ئەم نەخۆشیە ڕاستە هەیە سەختە بەڵام تێ ئەپەڕێنرێت ئینسان ئیرادەی زۆر لەوە بەرزترە و توانەکانی زۆر لەوە بەرزتر ئەگەر لە ڕووی دەرونیەوە نەڕۆخی حتممە نەتوانێت ڤایرۆسەکە تێپەڕێنێ ینی لەم بروشەرە کۆمەڵێک ڕێنمایی کۆمەڵێک شتی زۆری تایە کە ئەتوانێت ببێ بە پاڵپشت دەرونی خۆشبەختانە پێشوازێکی زۆر باشی لێکرا بێ بەرامبەریش بوو پێم وابێت بێ بەرامبەر ینی هەندێک هاوڕێ خۆشەویست لە شار و شارۆچەکانە کە بیست بوویان کە هەندێک نوسخەی کەم گەیشت بووەوێ داوای تریان کرد کە نوسخەیکیان بۆ بنێرین کە بە خۆشحاڵیەوە توانرا بە شێویشی باش بگاتە شوێنی خۆی زۆر باشە گرنگی تری ئەگەر هەبێت لەناو لە ڕووی تەندروستیەوە یاخۆت ئەوەی لا نەفکرەکەی بوو یاخۆت لەسەر ئەو دەرونی ئەو کەسانە کارەکات یعنی بەشێکی زۆری ئەم پەتایە بەڕاستی بێئومێدکردنی خەڵک بوو لە ڕووی دەرونی تێکشکاندنی خەڵک ینی ترسێکی گەورە بڵاو کرایەوە بە داخەوە ینی بەشێک لە کەناڵەکان کە ڕێزمێ بۆ ئەم کەناڵەیەوە کەناڵەکانی دیکە بەنابەر پرسیارانە مامەڵیان لەگەڵ ئەم ڤایرۆسەیە کرد کە ئەمە بووە هۆی ڕوخاندنی دەرونی بەشێک لە تاکەکان کە ئەتوانم بڵێم ئەم کتێبە هەڕێکخراوی تەندروستی جیهانیش هەر بەگشتی بۆ ئەوە بڵاوی کردەوە ینی کە لە جیهانە بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن یان بەشێک لەو سەرمایهدارانی کە خۆیان لە کەرتی تەندروستیە ئیش ئەکەن و پاڵپشتی کەناڵێکەکەن ترسیان بڵاوە کرد بۆی کاڵەکانی خۆیان ساکەنەوە ڕێکخراوی تەندروستیانی بەپەلە چەند کەسێکی ڕاست بە چەند ئەو دوو پرۆفیسۆری زۆر گەورە ئامادەیان کردووە بۆی کە ئەمە بکەن ببێ بە پاڵپشتی دەرونی بۆ ئەو کەسانی کە دەترسن یا بڵێن زۆر بە قورسی وەریان گرتووە دەتوانم بڵێم لە جیهانە خەڵکێکی زۆر توانیویانە سوود لەو بڕۆشەرەوە بگرن و بە خۆشحاڵیش ئێمە لە کوردستان ئاتوانم بڵێم سوودێکی زۆری هەبوو دەستی ئەوە خۆش بێت بێکمانەوەشمان توانی ینی ئەگەر سپۆنسەرێکی تر هەبواە بە بەرفراوانتر بڵاوی ویستم باز لەوە بکەم لە ئێستادا ڤایرۆسی کۆرۆنا هەر تەسیری لەسەر کۆمەڵگەماوە و هەر لەگەڵەوەیە بەردەوام و بەداخەوە ئێستا لە چەند شار و شارۆچکەیەک و لە کۆمەڵێک لە پارێزگاکان مەترسی زیاترە بێگومان بڕوشەرێکی وەها ضرورە لە ئێستادا بیرتان لەوە نەکردوێتەوە یاخۆت ئەوەتان نەکردووە هەنگاوێک بنێن بۆی کە کەسێک سپۆنسەرتان بکات و زیاتری لێ بڵاوکەنەوە ئێمە ڕوومان لە هەندێک کەس نا بەڵام بەداخەوەک پێویست نهاتنی هەر کەسێک بێوێ لەم بەرنامەی ئێوە ینی وەکو بانگەوازێک هەر کەسێک بێوێ ئەمە چاپکە ئێمە فایلە PDFەکەی دەینێ خۆی چاپێکا و بڵاوی کاتۆ ینی بەبێ هیچ بەرامبەرێک و ئەو دوو کەسەش کە وەریان جێراوە هیچ بەرامبەرێکیان ناوێ و ڕێکخراوی تەندروستی جیهانیش هەر بەبێ بەرامبەر بڵاوی کاتۆ ینی ئێمە بۆیە واشمان کرد کە هەر بەبێ بەرامبەر بێ ینی هەر کەسێک بێوێ چاپیکە ئەمە وەکو شتێکی خێرخوازی وەکو ینی ئەبوایە هەم وەزارەتی تەندروستی هەم بەڕێوەبەری گشتی تەندروستیەکان پاڵپشتی ئەم جۆرە لە بروشەرە بکەن بۆ هاندانی ئەو کەسانە یا بڵێن بۆ ئەوەی کە بێتە پاڵپشت درنجکە چارەسەر بە تەنیا بە دەرمان و حەبوو عیلاج ناکرێت چارەسەری دەرونی نیوەی چارەسەرەکەیە بەڕاستی بەتەکێت دەستان خۆش بە دووبارە کاگارام با بچینەوە سەر بەرهەمەکانتان لە ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند ئەو بەرهەمانەی کە لە لای ئێوە کە چاپەکرێت و بڵاوەکرێتەوە چین ڕاستەکەی زیاتر وتم ئێمە ئیش لەسەر فکر و فەلسەفاکەین و فکر و فەلسەفە دوو حەقلی هەیە ئەوەی کە لە ئەوروپایە نووسەرانی ئەوروپی نووسیویانە یا بڵێن نووسەرانی لای ڕۆژهەڵاتیش نووسیوانە کە بە زمانەکانی ترن ئێمە هەوڵەدەین وەریان بجێڕن بۆ زمانی کوردی کە ئەمە ئەبێ بە پاڵپشتێکی گەورە بۆ بیرمەندان و هزرمەندانی کورد کە بتوانن هەم توێژنەوەی فەلسەفی بکەن هەم بتوانن
ئایدەی فەلسەفی نوێ وەربگرن و کاری لەسەر بکەن یەکێکیان ئەو کتێبە فکری و فەلسەفیانەیە کە نووسەرانی کورد دەینووسن ئەوانش چاپەکەین ئێمە وەک پێشتر وتم کتێبەکانی دکتۆر محەممەد کەمال مان چاپ کردو کتێبەکانی دکتۆر حەمید عەزیزمان چاپ کردووە و ئێستا کار لەسەر ئەو زنجیرە کتێبی دکتۆر محەممەد کەمالەکەین کە بە زمانی ئینگلیزی نووسیوێتی و لە ئەمەزۆن بڵاو بۆتەوە لە ئەوروپا چاپ بووە بەڵام نەکراون بە کوردی لەو کتێبانە ئێرەی کە لە لای بەڕێستا کتێبەکانە بەڵێتوانیت بۆ خۆت سەیران بکەیت ئەمە یەکەم زنجیرەیە لەو کتێبە ئینگلیزەکانی دکتۆر محەممەد کەمال کە لە دوومانگی پێشوای ئەمە چاپ و بڵاومان کردوەوە ئەمە بەرهەمی نوێی ناوەندەکە بەڵێ دە کتێبی هەیە دکتۆر محەممەد کەمال کە بە زمانی ئینگلیزی نووسێتی ئێمە هەوڵەدەین لە چەند ساڵی داهاتوە هەموو کتێبەکانی بکەین بە کوردی کە ئەمە تا ئێستا نەبووە لە کتێبخانەی کوردی خوێنەری کوردی نەیبینیوە باز لە چیە کار کتێبەکانە ئەمە کتێبێکە لەسەر بەستنەوەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا فەلسەفەی مەلاسەدرا و مارتن هایدگەر مەلاسەدرا عارفی و فەیلسوفێکی ڕۆژهەڵاتیە و مارتن هایدگەر ئەڵمانیە دکتۆر محەممەد کەمال لەم کتێبە توانیوێتی شتێک بدۆزێتەوە کە هەم خاڵی هاوبەشی نێوان ئەم دوو کەسێ هەم خاڵی جیاوازیانە بوون لای ئەم دوو کەسە چیانی با من زۆر نەچمە ناو تەفاسیلی کتێبەکەەوە بۆ خوێنەرانی بەجێبێڵن بەڵام کارکردنێکی وردە لەسەر بەستنەوەی دوو فەیلسوف لە دوو قاڕی جیاوازە و بە شێوەیەشی ورد هەم خاڵە لێکچوونەکانیان هەم خاڵە جیاوازەکانیانی خستۆتە ڕوو بەڵێ زۆر باشە دواتریش وردە باز لە ئەمانەکەن کە کۆمەڵێک بەرهەمی تازەتانن کە ناوەندەکەتان بڵاوی کردوێتەوە کاگارم کەسێک بێت کتێبێک لە لای ئێوە بڵاو بکاتەوە ئێوە پێش ئەوەی کە وەری بگرن و پێشەوەی کە دەستکەن بۆی کە قوبوڵ کرێ بۆ چاپکردن لەسەر چی بنەمایەک وەری ئەگرن هەڵسەنگاندنی بۆکەن پێشوەختە بڵ ئێمە دوو بنەمامان هەیە وەکوتم کارکردنی ئێمە لەسەر فکر و فەرسەفەی لەگەڵ ڕۆمانە وە کتێبەکە بێت لەم دوو حەقلە بێت وەزائیدەن دوایەوەی کە لەم دوو حەقلەش بوو ئێمە کتێبەکە دەخوێن و بزانین تا چەند خزمەت بە کتێبخانەی کوردیەکە چکە ڕەنگە هەموو کتێبێک خزمەتی کتێبخانەی کوردینەکە ئێمە بەپێی ئەو پێوەرانی کە هەمانە هەم لە کتێبە فکرەکان ئەگەر وەرجێڕاو بێ هەم لەسەر زمانی وەرجێڕانەکەی و چۆنێتی وەرجێڕانەکەی کارەکرێ دێنە کەسی تایبەتمەند کە پێیا بچێتەوە و ڕۆمانەکانیش ئەبێ هانی ژیان دۆستی و پێکەوە ژیان و کۆمەڵێک شت بدا کە لە دنیای ئەمڕۆیە ئێمە وەکو کورد پێویستمانە یعنی کۆمەڵێک پێوەرن کە یعنی ئەتوانم بڵم سەخت نین شتێک بن کە بۆ کتێبخانەی کوردی و بۆ خوێنەری کورجەی بایەغ بن ئایدیای کەسەکە تاکوچەنە گرنگە بۆ ئێوە زانی ڕاستێکی بۆمان گرنگ نییە سەر بە چ تیارێکە ڕاستە چەپە ناوەڕاستە هەرچیە گرنگ ئەوەیە تێکستەکە خزمەت بە کتێبخانەی کوردی بکە ئەمە زۆر گرنگە ینی هینی هەر کەسێ بێ ئێمە هەم کتێبمان بۆ نووسەرە بە ئەزمونونەکان چاپکەرۆک و دکتۆر محەممەد کەمال کاک ئازاد بەرزنجی دکتۆر حەمید عەزیز هەم کتێبمان بۆ نووسەرە لاوەکان چاپ کردووە کاک وەلید عومەر کاک ئارام قەفتان کە ئەمانە نووسەری زۆر گەنجن و بەڵام کەسی زۆر چالاک و بەتوانان و ئێمە شتەکانیانمان بە خۆشحاڵیەوە چاپ کردو زۆر باشە بابەسی بەرهەم ئەو کتێبانەش بکەین کە وەرتان گەڕاوە لە زمانە جیاوازەکانەوە بۆ سەر زمانی کوردی خۆی کە ئێمەوەی کە زۆر لامان ڕۆنە و ئەیزانین زیاتر لەسەر زمانی ئینگلیزی و عەرەبی و فارسی و تورکیە بۆ زمانانە وەرەگەڕێنە سەر زمانی کوردی ئێوە ئەمەتان تاکوچەنێک لە لای خۆتان جێبەجێ کردووە خۆ تاکوچەنە گرنگیتان بۆیە و بەدەر لەم زمانانە هیچ جۆرە زمانێکی دیکە هەیە کە ئێوە کتێبەکانتان وەرگەڕابەتە سەر زمانی کوردی بێژگە لەو زمانانی کە بەڕێز ئاماژەت پێدا ئمە لە ئەڵمانی و لە سویدیشەوە و لەگەڵ فەڕەنسیا لەم سێ زمانەشەوە تێکستمان وەرگێڕاوە و بەشێکیان چابوون بەشێکیان لە ئایندا چاپە بن واتە ئێمە هەوڵمان داوە بەشی زۆری ئەو کتێبانی کە لایمە چاپە بێت لە زمانی یەکەمەوە بێ و ئەوانەی کە توانامان نییە لە زمانی یەکەمەوە بێ بۆ نمونە تێکستی یابانی یان بڵین کۆری ئەمانە ناتوانین لە زمانی یەکەمەوە بێ لە زمانی ئینگلیزیەوە بێ کە زمانێکی باوەڕپێکراوی جیهانیە و باشترین متەرجمەکان کە لەو هیناییشەکەن لیۆوە بجێڕێن هەوڵمان داوە یعنی لە زمانە باوەڕپێکراوەکانەوە بکرێت زۆر باشە بۆچی زۆرێک لە نووسەران گلەی ئەوەکەن کە یاخوڕەخنە لەوە گرنگ کتێبەکانیان بۆ شێوازە نییە کە بۆ خۆیان کە دیزاینەکرێت و بۆیان چاپەکرێ و لەگەڵ ئەوەشدا گلەی ئەوەش ئەکەن کە ڕکلامیان کەم بۆ ئەکرێت بڵێ
ڕاستێکی هەر ناوەندە و هەر دەستگای کۆمەڵێک یاسا و ڕێسای خۆی هەیە ئێمە هەوڵمان داوە بەشی زۆری ئەو داخوازیانەی نووسەران و وەرگێڕان لە بەرچاو بگرین ئێمە کتێب هەم بۆ بەرگەکە ڕاوێژیان پێەکەین هەم بۆ دیزایانی ناوەش خۆیان دەیبیننەوە بەڵام و کوڕیکلام ئەوە یعنی تایبەتمەندی هەر ناوەندێکە چۆن ڕکلامەکە ئێمە هەوڵمان دا و زۆرترین ڕکلام بکەین بۆ هەموو کتێبەکانمان بەڵام زۆر جار هەند ینی گلەیشمان هەر هاتۆتە سەر کە تۆ ئێمە تقریبان تا ئێستا 80 کتێبمان بڵاو کردوت و هەندێک جار چەندانەیەکت هەر بیرە چێ یعنی بەمە بەز نییە زۆر جار کە ڕکلام بۆ کتێبێک کەمەکرێ بۆ کتێبێکی تر زۆری ئەو پەستانی کە لەسەرتانە ینی بەڵێ ینی هەندێک کتێب زیاترەکەوێتە بەرچاو هەندێک کتێب کەمترەکەوێتە بەرچاو بەڵام بەگشتی ئەو نووسەر وەرگێڕانەی کە لەگەڵ ئێمە کاریان کردو لەم 2 ساڵی پێشووە بەشی زۆری لە کارەکانی ئێمە ڕازی بوون و ئێمە هەر تێبین و سەرنجێکیشان هەبوو بێ پەیوەندی ڕاستە و خۆمان هەیە وەرمان گرتووە و کارمان لەسەر کردووە چکە ئێمە پێمان وتونیانی هەر لە بیدایەت و کە ناوەندەکەمان دامەزران و تومان ئێمە هەموو تێبینی و سەرنج و ڕخنەیەک وەرەگرین بۆ بەهێزکردنی خۆمان بۆ بەهێزکردنی ناوەندەکەمان بۆ باشترکردنی ئیشەکانمان چکە ئێمە توانین بە ڕخنە بەرەو پێشەوە بڕین بە تێبینەکانی ئەوان بتوانین کارەکانمان باشتر بکەین و بڕایشی تەواومان بەوە هەیە زۆر ڕاستە لەگەڵ ئەو ماندووبوونە زۆرە ئێوە وەکو ناوەندەکان وەکو بەتایبەت ناوەندی ڕۆشنبیری ڕەهاند بەڵام بینی هێشتا هەندێک لە نووسەرەکان پەنا ئەبەنە بەر وڵاتانی دیکە چن لەوێ کتێبەکانیان چاپەکەن بۆ ڕاستەکەی ئەمە دوو هۆکاری هەیە هۆکارێکیانەوەی کە نرخی چاپکردنی کتێب لە وڵاتانی دەرەوە هەرزانترە هۆکارێکی ترشانەوەیە ڕەنگە لێرە بوونە دڵیان لە هەندێک چاپخانە ڕەنجابێ لە هەندێک ناوەند ڕەنجابێ ینی پەیوەندی بەوە هەیە بەڵام ئێمە وەکو خۆمان ناڵێم دڵی زۆرترین نووسەر وەرگێڕەکانمان ڕازی کردووە و توانیمانە بە جوانترین شۆکاریان بۆ بکەین ئێمە هەم کارمان لە ناوخۆی کوردستان کردو بەشێکی زۆر لە کتێبەکانمان لە ناوخۆی کوردستان چاپ کرد و بەشێکیشمان لە دەرەوە چاپ کرد بە تایبەت ئەو کتێبانی کە مجەلەد و ئۆن ئێمە لە وڵاتانی دەرەوە چاپەکەین بەڵام بەشی زۆری کتێبەکانمان ناوخۆیان چاپ کردو ڕاستە هیواخوازین کە ئەو جۆرە دڵگرانیانە ڕوونەیەت هەم بۆ ئێوە کە وەکو ناوەندەکان ڕەنگە پستانێکی زۆرتان لەسەر بێ زەختێکی زۆرتان لەسەر بێت و هەنێکات ئەو شتانی کە نووسەرەکە ئێوە بەتاوەتی بە 100% بەدڵی ئەو نەبێ هەم نووسەرە ئازیزەکانیش کاتێکە زۆر ماندوو ئەبن بە کتێبێکەوە بێگومان حەقی خۆیانە کە حەقی تەواو بن بۆ کتێبەی کە ئەو هەموو ماندووبوونەی لەسەر بووە بۆیە هیوادارم هەردوو لا لە کتێبگەن و ئەو دڵگرانی کە باست کرد ڕۆنەیەتەوە کاگارە باسی ئەم کتێبانەمان بکەم کۆمەڵێک کتێب لە بەردەستی منایە کە بەڕێزت باست کرد ئەمانە بەرهەمی نوێن بۆ ناوەندەکەتان ئەمێت باسێکی ئەم دەروشیکاریەمان بۆ بکەیت باس لەم زنجیرەیە بکەین ئەم زنجیرەیە تا ئێستا 5 کتێبمان لێ بڵاو کردوتەوە ئەمە زنجیرەیەکە کاگوەلێت عومەر وەریانە ژێڕێ و زنجیرەیەکە ئێمە لەلای ئێمە تا ئێستا بەڕاستی دەروونشیکاری وەکو پێویست نەهاتووە یاتوانم بڵێم بە شێوەیەکی ئەگەر ڕۆنتر پێمان بڵێیت مەبەستمان چییە لە دەروونشیکاری بڵێ دەروونشیکاری ئەوەی ئێمە بتوانین تیۆرەکانی دەروونشیکاری و ئەو فەیلسوفان ئەو دەروونشیکارانەی کە کاریان لەسەر کردووە مامۆستا و بنچینەی ئەم قوتابخانەیان داناوە ئێمە کارەکانی ئەوان وەرگرین نەک کارەکانیان لە دەستی دوو سێوە وەربگرین و ئێمە کارمان لەسەر کردوون ئەمە تقریبان ئەمە دوو کتێبە هەم ئەمەیان فرۆید خۆی نووسیوێتی کە یەکێکە لە ڕابەرانی دەروونشیکاری لە جیهانە ئەمەیان یەکێکە لەو بیرمەندانی دوای فرۆید هاتووە کۆمەڵی تێزی تازەی هەیە لەسەر ئیشەکانی فرۆید و لاکان کە دوو مامۆستای گەورەی دەروونشیکارین و کۆمەڵی کتێبی تریشمان چاپ کرد لە مەجالات تایسە ناڵم 5 کتێبی بڵاو بۆتەوە کە ئەمانەوەی ئەمە خزمەت ئەکا بە هەموو ئەو کەسانی کە لە بواری دەروونشیکاری و لە بواری کۆمەڵناسی شاکارەکەن چکە ڕەبتیان هەیە بێ کۆتوانم بڵم لە ناویەکان ئەمە خزمەتێکی باش بەوانەکە و بە خۆشحاڵی شۆتوانم بڵێم خوێنەرێکی باش پێشوازی لەمە کردووە چکە ئەمە دەروونشیکاری ئەهێنێتە ناو کتێبخانی کوردی و بە شێوە جدیەکەی یاتوانم بڵێم بناغەکەی ئەهێنێت کە پێشتر بەداخەوە ئەگەر هاتبێتیش کەم و کەسر هاتووە تاکوتەرا هاتووە یاتوانم بڵێم ساڵێک بۆ کتێبێک کراوی تر چەند ساڵ دواتر یە کتێبت لەو بوارانە کراوی مەتوانیمان تەنها لەم ساڵە دوو کتێبیان پێش کەرەنتینە بڵاوبوو و سێ کتێبیان دوای کەرەنتینەکە لەم زنجیرەیە بڵاوبوو و بڕیاریشە ئەم زنجیرەیە گەرم
مەرگ مەودامان بە بتوانین بەردەوام بین تا دە کتێب ئەم زنجیرەیە بڕوات بۆی بناغەیەکمان هەبێ بۆ دەروون شیکاری هەم کۆمەکمانەکە بۆ خوێندنەوەی دەقی ئەدەبی بە شعر و چیرۆک و ڕۆمانەوە هەم کۆمەکمانەکە بۆ خوێندنەوەی کۆمەلگای کوردی بۆ دیاردانەی کە لە ناو کۆمەلگای کوردیە بۆ منە ئەمەیان خود ئەڤینی مە باس لە نەرجسیەتەکە ئەمە تقریبان سەدەیەک پێش ئێستا نووسراوە بەڵام ئینسانی ئێمە ڕۆژ هەیە لە فەیسبوک دەڕسم دانێ ئەمە ئەگەر نەرجسیەت نەبێ خۆشویستن نەبێ خۆی زۆر خۆش نەبێ دەجار خۆی پیشانی بینەرەکان نادا ئەو باز لەواکە کە خۆت خۆش بڵێ ئەمە خۆتی خۆت بێت باز لەو کەسانەکە کە عاشقی خۆیانە بن زۆر عاشقی خۆیانە بن ینی ئەم تێزە تا ئێستا نەهاتوتە ناو کتێبخانەی کوردی بۆیە زۆر گرنگە بێت تاکو چەندە گرنگە مرۆڤ خۆی خۆش بێت گرنگی بە خۆی بات بێگومان ئەمە ڕوونکردنەوەی یاوە ئەم کتێبە لەسەر بێگومان ئەمە هەم کاگوەلیت لێرەدا پێشێکێکی تێروتەسەلیشی بۆ نووسی و بۆی ئەو تێزانی کە لە ناو کتێبەکەیە ڕوون نییە ڕوونی کردوتەوە بۆی کە گرنگە ئینسان خۆی خۆش بێ بەڵام سنووری هەیە سنووری تا نەبێ بە نەخۆشی ئەگەر زیاد بڕات بە نەخۆشی دقیق لەم کتێبەیە باز لەوە کراوە کە زیادەڕەویکردن لەو نەرجسیەتە ئەبێ بە نەخۆشی پێت وان نییە لە ئێستادا سۆشیال میدیا بۆ هەندێک لەو کەسانی کە بە بەردەوامی دیارن لەسەر ژیانیان ئەو نەخۆشی دروست کردبێ بێگومان بەڵام بەشێکی زۆر ئەمانە نازانن کە نەخۆش ینی زیاد لە حەد هەم تۆڕە کۆمەڵاتیەکان و هەم میدیاکان گەوریانەکەن ئەم نەخۆشییان بۆ دروستەکەن بەڕێ من لەلایەکی کەشەوە خۆیان بۆ بە نەخۆشیەک لەلایەن زۆر دەرکەوتنیان ئەمە کاریگەریەکی خراپ دروست ناکات لەسەر کۆمەڵگە و لەسەر تاکیش حتمما یعنی ئەتوانی بڵێ کۆمەڵێک پاڵەوانی کارتۆنیمان بۆ دروست بووە لەناو تۆڕە کۆمەڵایەتەکانە بەداخەوە هەندێک لە کەناڵەکانیش سەپۆرتیانەکەن بەداخەوە بەداوی لێبوردنەوە ئەواڵم کە ئەگەر سێری ناخیام کە یاخود لە نەچۆ سێرکەی ئەو پاڵەوانە نین کە باسییانەکەن ناڵم ئەوەی کە کۆمەڵێک پاڵەوانی کارتۆنین ینی دە کتێبی نەخوێندۆتەوە بەڵام 9 ملیۆن فۆلۆ هەیە لە ئەنستا ینی ئەمە بەچی بەڵام گەورەترین نووسەری کورد بۆ نمونە مامۆستا حەمە کەریم عارف فەیسبووکی هەیە 400 کەسی لەلایە ینی 400 کەس یا 1000 کەس لایکی پەیجێکیرۆ کە خاوەنی 140 کتێبە ینی ئەمە جیاوازیشی زۆرە من وەختی خۆی کە ئەم کتێبە ینی کەوتە پرۆژەکە و زۆرم پێخۆش بوو لەبەرەوەی بەشێک لە حەقیقەتی کۆمەڵگای ئێمە دەتوانین بیخوێنینەوە ینی بەشێک لەو پاڵەوانە کارتۆنیانی کە لە ناو سۆشیال میدیا هەیە کە تایەتی ڕۆژانە بیست ڕسمی خۆی داانێ ئەمە نەخۆشە تۆ بێ بچی بۆ لای دکتۆری دەرونی چارەسەر وەرگری ڕاستانی پێویستیان بەوەیە کە چارەسەر وەرگن حتمما مامۆستاکانی وەهم ئەمە باسی چێکە بەڵام ئەگەر بە سەریعی ئەم کتێبەمان بۆ باسکێت کتێبە ئەمە دوو ڕۆمانی نووسەری عراقی عەلی بەدرن کە ئێستا خۆی لە بەلجیکاژی ئەمەیان ئەگەر زۆر بە کورتی باسکەم باسی لە سێ هاوڕێی شاعیرەکە لە سەردەمی جەنگی ئەران عێراقە لەگەڵ ئەوەی لە ناو جەنگەکەیان بەڵام ئەوان بیریان هەلای شێعرە ژیانێکی شاعیرانە ئەژین لە ناو زیلان ئەڕۆن بۆ بەرەکانی جەنگ بەڵام دیوانی شاعیرەکانە خوێندنەوە ئەمە بە زۆر بە کورتی ئەمەشیان ڕۆمانێکی سیاسیە باز لە وەزیرێکی عراقیەکە کە ئەچێتە بەلجیکا لەوێ بە درۆوە هەر بە درۆ ئەژی ئەڵێ من خاوەنی 1 ملیۆن دۆلارم ئەچێتە سەر تاشخانە سەری چاکە پارە نایەچێتە مەطعەم نانەخوا ینی ئەڵێ لەو پارەیە بەشتانێن بەڵام دوجار درۆ ینی شتەکە درۆێ بۆیە ئەڵێ درۆزنەکان هەموو شتێکیان دەسەکەوێت ئەو وەزیرە درۆزنە هەموو شتێکی دەسەکەوێت بەڵام دوجار هەموو شتەکان بەسەریا قڵپە بێتەوە کە نامەوێت ناوەڕۆکی ڕۆمانەکە باسکەم بۆ دانین بۆ خوێنەران بۆ خۆیان بەجێ هەڵێن بەوان باوان بە دوای بگەڕێن و ئەو درۆزنانی کە لە ژیانوانە هەن بیان ناسن پێم وابێ دەگەرە کتێبە بخوێنەوە توانن ئەزانن کێ ڕاستە و کێ درۆزن و نازانم چی لەگەڵ ڕێزمە کە وشێ بەکارهێنم باست لەوە کردە سەرەتایە کە گفتوگۆمان کەوتە دە ڕۆمانت ئامادەیە دە ڕۆمانی عێراقی وەکو ناوەندەکەتان کە بڵاویکەنەوە پێم خۆشە باسێکی ئەو پرۆژێشمان بۆ بکەین ناوەندی ڕەهەند لە ئێستاە کۆمەڵێک پرۆژەی هەیە و یەکێک لەو پرۆژانە دە ڕۆمانی نووسەرانی عراقیە کە ئەم دە ڕۆمانە هانی پێکەوە ژیان و جانی لێبوردەیی و جانیەوە ئێمە بیرمان لەوە کردو کە مادەم سلێمانی بۆ بە پایتەختی ئەدەب مادەم سلێمانی نازناوی ڕۆشنبیری هەیە کەواتە ئەبێ وەکو ناوەندی ڕەهەند ئیشی بۆ بکەین و ئەم ناوە تۆخکەینەوە
ینی هەر وەکو هەندێک شوێنی تر بەس باسی نەکەین بڵێن بەس ناو نەبێت بەڵێز ئەبێ ناوەڕۆکیش بێ و ئێمە ئەم پرۆژەیە بە خۆشحاڵی و پێشکەشی پارێزگاری سلێمانیمان کرد کە ئەم ڕۆمانەمان هەیە بەڵام بەهۆی دۆخەکەەوە توانای چاپکردیمان نییە بە خۆشحاڵی و پارێزگای سلێمانی سپۆنسەری چاپکردنی کتێبەکان ئێمە هەموو شتێکیمان ئامادە کرد ئەو تەنها سپۆنسەری چاپکردنەکەی گرۆتە ئەستۆ سێ ڕۆمان یەکەمی لەم مانگەیە چاپە بێ و ئەوانی ترش بە قۆناغ تا کۆتایی ساڵ چاپە بن ئەمە یەکێک لە پرۆژەکانمان پرۆژەی دووهەمانەوەیە ئێمە زنجیرەیەکمان هەیە فەلسەفە بۆ نەوجەوانان لە لای ئێمە فەلسەفە واوێ ناکراوە کە تەنها ئیشی گەورەکانە بەڵام ئەم بۆ خۆی هەم گەنج هەم نەوجەوان خۆی لێ نایەن لە کاتێکە لە دنیاە کۆمەڵێک کتێبی زۆر هەیە کە تایبەت بۆ ئەوان نووسراوە بە زمانێکی سادە هەم بە زمانی سادن هەم بە شێوەی چیرۆکیش ئایدیای فەلسەفی تایە ئێمە لە ساڵی ڕابردووە دوو کتێبمان لەو بوارە بڵاو کردەوە کە بە خۆشحاڵی و پێشوازێکی زۆر باشی لێکرا لە برشتێکی تازە بوو بۆ ناو کتێبخانەی کوردی و ئێستا دوو کتێبی ترمان حازرە کە کاکەری مستەفا کە خۆی ژێکە لەو کەسانی نزیکەی 20 ساڵە لە بواری فەلسەفە بۆ مناڵانە کارەکە و بە تیۆری و بە پراکتیکی کاری کردووە و پرۆژەکەی لە کوردستانە جێبەجێ کردووە هەرخۆی هاتووە بە شێوەیەشی پراکتیکی لە چەند شار و شارشتێکی کوردستان هەم لە مەخمور هەم لە ڕانیە بە شێوەیەکی پراکتیکی جێبەجێ کردو ئێستا کتێبێکە ئێمە لە مانگی داهاتوە هەم ئەوە چاپەکەین ینی دوو کتێبی کاکەری مستەفا چاپەکەین کە لەو زنجیرەیە کە ئەمەژێکی تر لە پرۆژەکانمان کە بەردەوام هیوای سەرکەوتنتان بۆ خوازین کاگاران بۆ هیواین کە بە زووتین کادە و پرۆژە نوێیانش کە لە بەردەستانایە و کاراسانیتان بۆ بکرێت و کرێتە بەردیدی خوێنەران زۆر سپاس بۆ ئامادەبوونت کام ئێوارە لەگەڵ ئێمە بوویت بەڕێز ئارامسیق بەرپرسی ناوەندی ڕۆشنبیری ڕەهەن دووبارە بە خێراتن تەکەین و لەشتان ساغ بێ و هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ خوازین سپاس بۆ گرنگیدانتان بە کتێب و بە زۆر سپاس ئەوە ئەرکی ئەمەیە و زۆر سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە پۆشاکی ڕووبیە لە گەڕێکی ئاشتی سەر و مەکتەبی گەشە جلوبەرگی زۆر تایبەتیان هەیە ئەتوانن ئێوەش سەردانیان بکەن و سپاس بۆ ئێوەش کاتاکو ئێستا بینەرمان بوون هەتاکو ئێوارێکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆ دەبینەوە میوانی ماڵەکانتان ماڵەوە.